بله تماشاوان هجا اگر اپراسیونک ترکیه همبری روجاوای کردستانی بطایبتی پشته هلبجارتنین ترکیه هر وها سکناری و بریا خو سرگریدایی جوینا استانه نوزاد بینگل نویسکارو روشنامه‌گرش دیاربکر میوانه منه سلاف بوده که نوزاد گک نوزاد دست پکی ده دخواستم بزنه بم گلو پشتی هلبجارتنین ترکیه اگر اپراسیونک ترکیه لحنبری روجاوای کردستانی زیده تر بویه نرخاندناته چیه؟ Evet, Türkiye'nin بەڵێ تورکیا خۆتان دەزانن بەر لە هەڵبژاردنەکان ئاماژە بەوە دەدراکەوە تورکیا ویستی هەبوو ئۆپەراسیۆنێک بۆ ڕۆژاوا ئەنجامدا بەڵام وا دیارە ئەمریکا لەبارەی هاتنی سەربازی تورکیا بۆ ڕۆژاوا و ئەگەری پێکدادانی نێوان سەربازانی تورکیا و ئەمریکا بەر لە هەڵبژاردنەوە ئۆپەراسیۆنە ئەنجام نەدرا چونکە خۆتان دەزانن دۆخێکی هەستیار هەبوو بۆیە هەر پێکدادانێک لەو ناوچەیە و زیان پێگەیشتنی سەربازانی تورکیا دەبووە هۆی بربەستێک لەوەی کە حکوومەتی ئێستای تورکیا لە هەڵبژاردنەکاندا سەرکەوێت بەڵام ئێستا بە تایبەتی تورکیا و ئێران و رووسیا و سووریا و دوای ئەم دیدارانە ئاگەرێکی زۆر هەیە کە ئۆپەراسیۆنێکی لەم جۆرە لە ڕۆژاوا ئەنجام بدرێت و هەروەها خۆتان دەزانن پێشتر رووسیا بربەستی دەخستە بەردەم تورکیا بۆ ئەوەی تورکیا نەتوانێت بێت و ئاسمانی سووریا بەکارمێنێت بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا فڕۆکەی تورکی و هەروەها فڕۆکە بێفڕۆکەوانەکانی تورکیا بە شێوەیەکی ئاسایی لە ئاسمانی سووریەدا دەسوڕێنەوە ئەمەش هۆکاری ئەم بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە ڕێکەوتنامەی ئاستانەدا ئاماژەی پێکراوە وەکو ئەنجامێکی ئەو ڕێکەوتنامەیە سیر دەکرێت ئامانجەکە چییە؟ ئامانجەکە ئەوەیە بەڕێوەبەری خۆسەر لە ڕۆژاوا لە نێوبەرن لە ڕێگەی ئەم ئۆپەراسیۆنانەوە و هەروەها ئەم خاکە دووبارە بدەنە دەست کۆنتڕۆڵی حکوومەتی سووریا بۆ ئەوەی ئەمە بکرێت ئەمریکا پێویستە ئەمریکا کاریگەریەکانی کەم بکرێتەوە لەم ناوچەیە و ئەگەر بێت و ئەمریکا لە سووریا وەدەر بنرێت و کاریگەری نەمێنێت و دووبارە حکوومەتی سووریا پورسایی خۆی لەم ناوچانەدا دەچەسپێنێت و هەموو ئەو ناوچانە دەچێتە ژێردەستی حکوومەت و ئێستا هەوڵێک هەیە بۆ ئەم مەبەستە لە کۆتا دیدارەکانیشدا وا دیارە پێشبەچوونێک هەیە لەم بارەیەوە لە کۆتا کۆبنەوەکاندا خۆتان دەزانن فڕۆکەکانی تورکیا و فڕۆکە بێفڕۆکەوانەکانیش هەر بۆ ئەم مەبەستە بە شێوەیەکی ئاسان لەم ناوچەیە دەسوڕێنەوە که نوزاد نها دناف بین روسیا و ترکیه ده بطایبتی پشتی هلبجارتن آنجی نزیکاهیک زیده تر خویاده که تیگوتن که ولادیمیر پوتین دمک نزیک ده سردانا ترکیه جی بکم گلوها اف پیوندین موسکو لگل انقره دکارم ببن بنمایک جبو دست پیکرنا اپراسیونه که ترکیه لروجاوای کردستانی لە ڕاستیدا پەیوەندیەکانی نێوان تورکیا و رووسیا بۆ پشت هەڵبژاردنەکان دەگەڕێتەوە و پێشتریش خۆتان دەزانن پەیوەندیەکی زدیان هەبوو هەردوو وڵات بەڕێز سەرۆک کۆمار ڕەجەب تەیب ئەردۆغان کاتێک دووبارە هەڵبژێردرایەوە زۆرترین ئەو وڵاتێک کە ئارەزووی ئەمەی دەکرد رووسیا بوو هەروەها پشتگیریشی بۆ ئەم مەبەستە هەبوو تورکیا 20 ملیار دلار قەرزی بە رووسیا هەیە تورکیا قەرزێکی گەورەی لەسەرە و بۆیە ئەم قەرزە بۆ کاتێکی دیکە دواخراوە و تەنانەت ئۆپۆزیسیۆنی رووسیا ئاماژەیان بەوە دەکرد کە حکوومەتەکەی پوتین دەستێوەردان لە هەڵبژاردننی تورکیا دەکات و دەیەوێت ئەردۆغان سەرکەوێت بۆیە ئێستا ئەردۆغان سەرکەوتووە ئەمە بە دەرەجەیەک لە بەرژەوەندی رووسیادایە بۆیە سەرۆکی رووسیا پوتین لەوانەیە لە چەند ڕۆژی داهاتوو سەردانی تورکیا بکات و لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان دیدارێک ئەنجام بدات و هەندێک لێدوانیش لەم بارەیەوە هەیە لێرەدا ئەم دیدارانە وا دیارە لەبارەی پێشهاتەکانی سووریاوە دەبێت و باز لەم پێشهاتانە دەکرێت کە لە سووریا هەیەوە هەروەها پەیوەندیەکانی تورکیا و ئۆکراینە هەیە
بۆیە Buradaki پوتین asıl, hedefi şu, ئامانجی سەرەکی پوتین ئەوەیە کە تورکیا ve Batı'dan mümkün olduğunca تورکیا لە ناتۆ و ڕۆژاوە دوور بخاتەوە. Türkiye'deki bir takım gazete ve televizyonlarda bu هەندێک anlamda کەناڵ ڕۆژنامەوانان لە تورکیا ئاماژە بۆ دەدەن کە تورکیا لەبارەی ئەندامەتی سوید و فینلاند ilgili çekinceleri هەر بۆ ئەم بەبەستە دەگەڕێتەوە و رووسیا بربەستە لەوەی کە ئەم Rusya'nın سوید بێ بە ئەندام لە ناتۆ چونکە ئەمە وا دەبێت کە دەبێتە هۆی مەترسی لەسەر ئاسایشی رووسیا و بۆیە ئەگەر بێت و ناتۆ سوید en sonunda Finlandiya'yı kabul etti ama فینلاند işte خۆتان زانن üyesi değil. پەسەند کرا بەڵام تا ئێستا سوید پەسەند نەکراوە و ئەندامەتی ilişkileri داواکاری ئەندامەتی بەرداوە بۆیە ئەمەش پەیوەندی ڕاستەخۆی لەسەر پەیوەندەکانی تورکیا و رووسیاوە هەیە. کەکێ نەوزاتنەها تە دیار کرد و دەما داویدە فرۆکێن بێ فرۆکەبان درۆنین ترکیە تۆپبارانین ترکیە هەمبەری ڕۆژەوایی کوردستانی حتا هەمبەری وان جیهێنک و ئارتێشا سووریەژی لورە زێدە بوونە. بەری ڕۆژێک درۆژان نەح سەربازێن سووریەک و هاتی کوشتن هەبوون لێ ژە ئالی شامێ و ژە ئالی مۆسکۆ و ژە ئالی تەهران و گرێدایی vê bûyerê tu helbest nehatiye diyarkirin elgora bahweriyate ev êrişên Tirkiyeyê gotê nekirin heva hengiyek di nav vêna va çar dewletan de heye. Evet tabii. Balı. Sadece Suriye تەنیا askeri değil. لەبارەی سەربازی سووریاوە نییە بەڵکو Savaş aygıtları, İHA'lar, SİHA'lar ئامرازە ya da işte زەنجیەکانی تورکیا وەکو فڕۆکەی بێفرۆکەوانی و Rus تۆپەکان بە هەمان شێوە و خۆتان دەزانن سەربازی رووسیش کرایە ئامانج و تەنانەت دوو سەربازیش haberler de vardı. کوژران و چەندین سەربازی دیکەی رووسیش بریندار بوون لە بەرامبەر ئەمەدا رووسیا هیچ هەڵوێستێکی لەم بارەیەوە نەبوو چونکە ڕێکەوتنێک لە نێوانیاندا هەیە ئەگەر بێت و هەر هێرشێکی هەڵە لەم بارەیەوە هەبێت پێویستە لایەنەکان خۆیان کڕکەن و ئاماژەی پێنەدەن و تەنانەت ئیدانش ناکرێت و وەکو هێرشێکی هەڵە وێنا دەکرێت لێرەدا ئامانجی سەرەکی ئەوەیە پێدە و هێزەکانی سووریای دیموکرات و هەموو ئەندامەکانیان ئاماژەیان بەوە دەدا کە بە هەڵە ئەم ئۆتۆمبیلانە کراونەتە ئامانجکە لایەن ڕووسیاوە بەکارهێناوە واتە بە هێرشێکی هەڵە بووە و نەخوازراو بووە و ئەم جۆرە هێرشانە لە ڕێگەی لێدوانێکی زۆر نەرمەوە بەڕێ دەکرێت چونکە لێرەدا ئامانجی سەرەکی لێرەدا ئەوەیە ئامانجی سەرەکی ڕاستەوخۆ پەیەدە و هێزەکانی هەسەدەیە. بەێ سپاسیاتت کەم بەڕێز نەویزات بینگل ڕۆژنەماوان نەویستکار ji Diyarbekirê gelme.